دكتور قال لك سباس كوهين ديال مدانا اگر بستات نفبرا حزب الله اللبناني اسرائيل دا كاتيات وريجب جكن دا ليل في ولاتي ما بستام العراقي برايا مقاومه عراقي يا اسلامي هر حزب الله عراقي جهنا كو قفل سر اسرائيل ايرش نفبرا وانده هنا دي اوجي پابندی اگر بسته بن ایرش نوسا انجام نبدن یا جیل دفانا مجارب آوائي که دیه نعم السلام عليكم تحياتي سلاوتان لێبێت سلااو لە ئێوە و لە تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەی ئێوە ئەوەی بەرەی مقاومە کە هەیە کە ئێران و عێراق و یەمەن و لوبنانیش دەگرێتەوە ئەوان باسن لەوە کردووە کە پێویستە لە غەزا ئەو لەشکرکێشیە و دژمنکارێ بوەستێت دوو ڕۆژ لەمەوبەر باس لە ئاگربەستی جەنگکراوە لە نێوان لوبنان و قەوارەی زایۆنی عێراقیش بۆ ئەوەی دوور بێ بەڵام تا ئێستا عێراقیش پابەندە بەو چوارچێوەیە چونکە هاوئاهەنگی هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی وێڕای ئەو هەڕەشانەی کە هەن لە لایەن قەوارەی زایۆنی و دەبین سکاڵەش لە ئەنجومەنی ئاسایشن پێگرتوەکان تۆمار کراوە چونکە باس لە ئەگەری بردومانکردنی بنکەکانی بەرەی مقاومە لە عێراق دەکرێت ئەمە لە ڕاستیدا بەرەی مقاومە ئەمە پەیوەستە بە بیرکردنەوە کە بەردەوام لەگەڵ ستەم لێکراوانە لە لوبنان و لە ناوچەکە ئەمە ئەوەیە کە لە عێراق بەدی دەکرێت يعني نوصل بين حتى الشر الغزي هبت برايا مقاوميجي دي إرشال سر إسرائيل بكت أجار وصابت نجري داي لبنان بتنيا واقعا ربما لە ڕاستیدا لەوانەیە سەرەڕای ئەو هەڕەشانەی قەوارەی زایۆنی بۆ بردومانکردنی چەند بنکەیەک و ناوچەیەک لە عێراق دەبینین ئەو کاتەشی کە فشارەکان لەسەر فەڵەستینەکان و غەزا بەتایبەت زیاد دەبن بەرەی عێراق و بەرەی یەمەنی پرسی فەڵەستین بە پرسێکی یەکگرتو تەماشا دەکەن دەبین ئێستا کە گرچەکان لە لوبنان وەستێنراون بەڵام هەوڵ دەدەن بۆ ئەوەی بەرەیە دوای بەرە بکەنەوە هەتا دەگاتە چارەسەرێک و بەرێکی بەرفراوانتر دروست دەبێت لە هەمان کات مەبەستمان ئەوەیە بەرەی کۆماری ئیسلامی ئێرانی کە دەیەوێت ڕێکەوتن واژۆ بکرێت کە پەیوەستە بە لوبنان و سووریا و ڕێبەرەی دیکەش بەرەی دووەم بۆ ئەوەی بەرەیەکی تەنیا بتوانرێت دەستدرێژی لەسەر نەکرێت بەتایبەت لەو جەنگانێکە لە داهاتوودا هەن ئەمە پەیوەندی بە خواردەکاری هەیە چونکە ئەمە ئەو هەڕەشانە هەڕەشەن لە ڕووی استراتیژیەوە و پێوەستن بە بوونی ئیسرائیل دكتور يعني بقشتي بروسيف اگر بسته زيادة برجوانديا حزب الله لبناني وبرايا مقاومة ينجي برجوانديا إسرائيل ده والدي في الروشهي تدبيني شست روجين كوهتين دانان دي بردام بن ينجي دي تمانية كرد به پابند نابن نعم تعرفون حضراتكم يعني الحرب وەکوێەوەی بەڕێز دەزانن کە ئەو جەنگەی هەیە زیانی تێدا لێ دروست دەبێت و هەروەها هێزی دژیەک هەن قەوارەی زایۆنی کە ئەمریکا لە پشتێتی وێڕای وڵاتانی ئەوروپا ئەوان توانستێکی زۆریان هەیە لە ماوەی ساڵی ڕابردوو توانیوێتی بەرگە بگرێتەوە بە ڕوبەڕووبوونەوەشی بەو شێوەیە لەلایەنی بەرامبەر ئەو 6 ڕۆژی کە باز دەکرێت 2 مانگە بۆ ئەوەی بەندەکانی ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت ئەمەش پێویستە سوپای لوبنانی لەسەر سنوور بوونیان هەبێت هاوشان بەرامبەر بە سوپای قەوارەی زایۆنی و لەو ناوچێش پابەندی پرۆژە بڕیارین تێوەگرتوەکان بن لەو چوارچێوەیە بڕیارەکە لە 2006 دەرکراوە بۆ پرسی ئەمنیەتی و پاراستنی سنوورەکان لە نێوان لوبنان و قەوارەی زایۆنی بەڵام دەستدرێژی لەو جەنگەدا کراوەتە سەر و پێشێل کراوە دەمانەوێت لێرە تشی بخێنە سەر بوونی ئەو هێزە نێودەوڵەتی ئاشتی پارێزەی کە هەن بەراورد بەو ململانانێک کە هەن حزب الله بەتەنیا توانی
زیانی زۆر لە بەرامبەر بدات و لە ڕووی معنەویەوە وێڕای وڵاتانی دیکە پێم وایە حزب الله ڕۆڵێکی سەرڕای ئەو زیانانە کە پێدانراون سەرڕای ئەوەی کە ئیسرائیل لەلایەنی ئاسمانیەوە توانستی زیاتر بوو، بەڵام وێڕای ئەو شەهید و قوربانیانەی کە هەبوون، بەڵام باڵەدەستی خۆیان نیشانداوە. تمام. نکە بابەتێکیدن هەیە ئەوژی جێگرتنە ئارتێشا لبنانی جهێ ئارتێشا ئیسرائیل ئەو جهین و دەستێوانە دەبینە تایبەتیژ باشووری لبنانێ حتا چڕا دە لبنان و ئارتێشاوێ کارینێ نووسە هەنە وان ناوچیان بگرنە دەست ئێدی نە گروپên حزب الله لبنانی بێن نەژی ئارتێشا ئیسرائیلێ بێت vê ئاگربەستێ تێک بدەن. لە ڕاستیدا دەبێت سوپا بوونیان هەبێت لەسەر سنوورەکان بۆ ئەوەی سەروەری خۆی بپارێزێت. ئەمە لە تێکڕایجیان ڕاستە کاتێک وڵاتێک دەکەوێتە ژێر هەڕەشایی دەرەچیەوە پێویستە سوپا و کارە بکات. ڕێککەوتنی تاائیفیش هەبووە کە ڕێککەوتن لە سعودیە بوو بۆشاییەکی بەرچاو بواریدا بە حزب الله بۆ ئەوەی سنوورەکان لە هەر دەست درێژەکی زایۆنیەکان بپارێزێت. حزب الله لە باشوور ئەو بوارەی پێدرا بوو بۆ ئەوەی ڕێگری بکات لەو فراوانخواز و لە کێشەی دوژمنەکان. بێگومان ئەمە ئەرچی سوپای لوبنانە کە بۆ ئەوەی لە بەرامبەر داژیکاریەکان بوەستێتەوە ئەگەر بێت و هاوکاری بکرێت ئەوەی پێدەکرێت بۆ ئەوەی بتوانرێت لەلایەن هێزە خۆجیەکان و نێودوڵەتیەکان هاوکاری بکرێت بۆ پاراستنی لوبنان و لە هەمان کات ڕوبڕبوونەوە ڕوونەدات. بەڵێ سوپا دەتوانێت وڵاتەکە لەسەر سنوور بپارێزێت بەتابەت لەو ناوچانەی کە دەستنیشان کراون لەسەر سنووری ئەو شوێنانی داگیر کراون. پێمان وایە کە چەکدارکردنیان و پێدانی چەک گرنگە بۆ سوپا بۆ پاراستنی سنوور. وێڕای ئەوەش پابەندبوونیش بەو خاڵانەی لە ڕێکەوتنەکە هاتوون لەو ئاگربەستە سەرڕای پابەندەکان بە پرۆژە بڕیاری 700 نەتەوەیەگرتوەکان کە لە ژێر چەتری ئەوانە پێشووتریش ئاماژەی بۆ کراوە بەر لە تووفانی ئەقسا. ئەف ئاگربەستە لبنانێت نێڤەرە حزب الله و ئیسرائیل دەدێ ئاگربەستێکی ji بووی غەزەیەژی دووفخڕابینەت نێڤەرە حەماس و ئارتێشا ئیسرائیلیان ژی ئیسرائیل گوهناتێ. بڵێ ئەو ئاگربەستە بۆ ئەوەیە کە سوپای لوبنانی شوێنی چەکدارانی حزب الله لە ناوچەکانی باشووری لوبنان بگرێتەوە. ئەمە یەکەم. دووەم بۆ ئەوەشە بتوانرێت سوپای ئیسرائیل بکشێتەوە لەو ناوچە سنوورانەی لوبنان واتە بارودۆخی ئەمنیەکەش سەقامگیر بێت. ئێستا لێدوانی بایدن هەیە کە خوازیارن و هاندانیان هەیە بۆ ئەوەی تورکیا و قەتەریش بێنە پێشەوە وێڕای هاوبەشەکانی دیکان لە ناوچەکە تا مەینەتیەکانی غەزەش بگاتە کۆتایی و چارەسەر بکرێت و فەڵەستینیەکانیش هەمان ئاگربەست بخوانە ببینن کە ئێستا تووشی وێرانکاری زۆر بوونەتەوە کە لە ژێر دەستی لانی بەرامبەر و زایۆنی ژن منداڵ ڕۆژنامەوان هەمویان کراونەتە ئامانج و کوژراوە. لە ڕاستیدا ناتوانرێت متمانە بە ئەمریکا بکرێت وەکو نێوانگیر لە پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ئەو ناتوانێت لە هەمان کات دژبەر بێت و دادگەریش بێت لەگەڵ قەوارەی زایۆنی کە هاوپەیمانی یەکن. تەنانەت لە دەستپێشی تۆفانی ئەقساش کە بایدن ئاماژەی بەوە کرد کە ئەوان پێداگرین لەسەر ئەو سیاسەتێکە لەگەڵ زایۆنیەکانن. خوازیارن کە ئەو قسەیان لە ئیدارەی ئەمریکی ڕاستگۆیی تێدا بێت و لە بەرژەوەندی فەڵەستین بێت و ئەو قۆناغە تێپەڕێت. دکتۆر قاسم الغەڕاوی شەڕازای سیاسیش بەغدای پواکی ڕاستەخۆین گەلمەدا بوون. گەلێک سوپاس بووە دکتۆر.